بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان باسی هاتنی دجال مان کرد، شتێک لەبارەیەوە دوایین هەنێ تعریفاتمان کرد و کۆمەڵی پێشەکیمان لەبارەیەوە باس کرد. گەشتی ناو جێگایی کە دەجال پێشەوەی بێ کۆمەڵێک ڕوودا و ڕوئەیە، کۆمەڵێ ڕوودا و ڕوئەیە ئەو ساکە دەجال دێ. هەندێک لەو ڕووداوانەمان باس کردو و هەندێکیشیان ماوە. ئەوانەی کە باسمان کردوون بریتی بووە لە فتوحاتەکان کە ڕووەدا، ڕزگارکردنی دەوڵەتان و جێگایان کە ڕووەدا، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فتحی ڕۆمەکەن، فتحی جەزیرەی عەرەبیەکەن و فتحی فارسیژەکەن، ئەو مەنتیقانە هەمووی ئازاد ئەکرێ و یەتەوە ژێر سوڵتەی ئیسلامی. و دواتر دووەم شت کە ڕووەدا بریتیە لە مەلحەمەی کوبرا، داستانە گەورەکە و جەنگە گەورەکە، ئەویشمان باس کرد. دو ئەویش دروستبوونەوەی خلافەت، ئەویشمان باس کرد کە لە بەیت المەقدسە. دو ئەو دەرکەوتنی مەهدی، ئەویشمان باس کرد. لەویا وەستاین کە مەهدی دەرەکەوێ و جەنگ ئەبەنەوە و ئەڵێن دەجال هاتووە و مەهدی ژەگەڕێتەوە بۆ عاسیمەی خلافەتەکەی کە لە قودسە. دەجالیش دەرەکەوێ و دێت، باسمان کرد تاکوێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە چەند شتێکی ترمان بۆ باسەکە کە پێش هاتنی دەجال ڕووەدەن. لفرموديك فرمي إن قبل خروج الدجال 3 سنوات شداد. فرمي بيش دركوتني دجال 3 ساڵی زۆر تند بەسەر مسلمانانە دێت. پێشەوەی دەجال بێ دەستکا بە ئیشەکانی 3 ساڵی زۆر تند بەسەر مسلمانانە دێت. يصيب الناس فيها جوع شديد، برسيتيكي زۆر ڕوەکاتە خەڵکی. يأمر الله تعالى السماء أن تمسك ماءها في السنة الأولى وأن تحبس مطرها، ويأمر الأرض أن تحبس نباتها، ثم يأمر السماء في السنة الثانية أن تحبس ثلث مطرها، والأرض أن تحبس ثلث نباتها، ثم يأمر السماء في السنة الثالثة أن تحبس مطرها كله فلا تمطر قطرة، ويأمر الأرض أن تحبس نباتها فلا تنبت خضراء ولا يبقى ذات ظل إلا هلك. فرمودەکە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە ساڵی یەکەمە ئەمرەکە بە ئاسمان باران کەم کاتەوە و ئەمریشەکە بە زەوی دەغڵ و دان لێی دەرنێت و گژوجا لێی نەڕوێت و بەروبوون کەم بکاتەوە. لە ساڵی دووەمە خوای پەروەردگار ئەمرەکە بە ئاسمانە فەرمێ سێیەکی بەروبوومە، سێیەکی ئاوەکەت بگرەرەوە مەیبارێنە. ئەمە لە ساڵی دووەمە. و ئەمریشەکە بە زەوی سێیەکی بەروبوومەکەت بگرەرەوە دەری مەخە. لە ساڵی سێیەمە ئەمرەکە بە ئاسمان هیچ باران مەبارێنە، قەترەیە ئاو بانەیەتە خوارەوە. و ئەمریشەکە بە زەوی ئەفەرمێ هیچ شتێک دەرنەیە، 3 ساڵ بەو شێوە مێنێتەوە تاوای لێدێ. فلا تنبت الأرض خضراء، ئیتر زەوی بۆ ماوەی 3 ساڵ هیچ سەوزایەکی لێ دەرنایە. و هەر شتێک کە ظلی هەبێ، سێبەری هەبێ، إلا هەلەکەت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ناوە چێویش إلا ما شاء الله، مەگەر شتێک خوای پەروەردگار خۆی نەیەوێ. دیارە ئاو لەسەر زەوی کەمە بێتەوە بەهۆی نەبارینی بارانەوە، و بەو شێوەیە چی لەسەر زەوی هەیە هەمووی وشکە بێ، چی دار و درەخت و باخ و بێستان و ئەوشتانەی هەمووی وشکە بێ، إلا کۆمەڵی دار و درەخت نەبێ کە لە کۆمەڵی جێگایان ئاوێکی زۆریان هەیە و بەهۆی ئەوانەوە ئەمێننەوە. پاشان یەکێک لە سەحابەکان لە پێغەمبەرە پرسێ صلی الله عليه وسلم کە 3 دانە ساڵ بۆ شێوە برسێتی ڕووی تێکردو، هیچ بەروبوو مێنەما و باران نەما. ئەفەرمێ فما تعايش الناس في ذلك الزمان يا رسول الله. فرمي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵک لەسەر چی ئەژی دوا ئەوە؟ ئیتر هیچ نەماوە. ئەمە لەسەر تاسەری زەویە، هەر لە یەک شوێنێکی شانیە، هیچ نەماوە. خەڵک بەچی ئەژی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمي قال التهليل والتمحيد والتمجيد ويجزئ ذلك منهم مجزأة الطعام. فرمي بما ناجين تهليل يعني لا إله إلا الله، تحميد يعني الحمد لله، تمجيد قرانوي شكو قوري هموي بو خواي پروردگار. أفرمي أوجي خواردني عن بو قريتو كما تكافر مي لبرسا أمريا، كافر وين يبيك
هو بس مسلمانێکە بۆ خۆی هەمووی لە برسا ئەمرێ یا هەمووی دوای دەجالەکە ئیماندارێک دەتوانێت ئەوە بکە کە یەقینی هەبوو بێ بە لا إله إلا الله و بە الحەمد لله بە المەجد لله ئیگنا کافر ناتوانێت ئەوە بکە ئەمانە جێی خواردنەگرنەوە بۆ ئینسانی مسلمان برسی نابێ ناڕەحەت نابێ جێی خواردنەوەشە گرنەوە بۆی جا بجگە لەوانەی کە ڕووی داوە ئەمانەش ڕوو ئەدا پێش هاتنی دەجال برسیەتیەکی زۆر ڕووەکاتە مسلمانان